مزگەوتەکان ماڵەکانی خوای پەروەردگارن لەسەر زەویە. هەر کەسێ خوای خۆش بوێ ئەبێ ماڵەکانی خوای خۆش بوێ و زۆر سەردانی ماڵەکانی خوای پەروەردگار بکە. خوای تەعالی لە سوورەتی جنە ئاەتی 18 ئەفەرمێ وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. بەڕاستی مزگەوتەکان ماڵی خوای پەروەردگارن، دەی کەوابوو ئێوەی موسڵمان بەس ئەبێ لەبەر خاتری خوای پەروەردگار بەبێ هیچ مەبەستێکی تر ڕوو بکەنە ماڵەکانی خوای پەروەردگار و تەنها پەرستشی خوای پەروەردگار بکەن و هاوبەش و شەریکی بۆ بڕیار نەدەن. رسول الله فرمي صلى الله عليه وسلم من توضأ في بيته فأحسن الوضوء ثم أتى المسجد فهو زائر الله وحق على المزور أن يكرم الزائر. هر کسی اگر لمال بجوانی دزنوش بگره، هر کسیک اگر لمالا يعني لمالکی خوی نەک لە ناو مزگەوت پاشان بێ بۆ مزگەوت هیچ مەبەستێکی نەبێ ئیلا نوێژ نەبێ و پەرستشی خوای پەروەردگار نەبێ، ئەوە میوانی خوایە و خوای تەعالایش حەقی کردووە، واجبی کردووە لەسەر خۆی کە ڕێز لە میوانەکانی خۆی بگرێ. خوای تەعالا واجبی کردووە لەسەر خۆی کە ڕێز لە میوانەکانی خۆی بگرێ.